ئەمە دایکی زۆنگاوەکانی عێراقە. سروشتێکی ناوازە و پڕ لە ئاژەڵ و باڵندە. باڵندەکان گەڕاونەتەوە ناوچەکە و بە وردی سەیری نێو ئاوەکە دەکەن. جار خۆیان هەڵدەدەن و ماسیەک ڕاودەکەن. لەلایەکی دیکەوە گامێشەکان ڕیزیان بەستووە و سەرقاڵن بە خواردنی قامیشی نێو زۆنگاوەکان. ئێرە زۆنگاوی جوبایشە. سەردەمانێک ناوەندێکی گرنگی گەشتیاری بوو، بەڵام ئێستا بەهۆی کەم ئاویەوە دانیشتوانەکەی خۆی بێزارن و ساڵانە سەدان خێزان تین و برسی لە نیشتیمانە مێژوویەکەیان هەڵدێن. هێشتا هاوی نەهاتووە. دانیشتوانەکەی ترسیان لێ نیشتووە. ئەوان دەڵێن مانگە شەو سەر لە ئێوارە دیارە. بەراورد بە ساڵانی دیکە ئەم بەهاران نزیکەی مەترێک ئاسی ئاوی زۆنگاوەکە دابەزیوە. ئەم وشکبوونە بیهێنەرەوەی بڕیارەکەی سەدام حوسێنە کە لە ساڵی 1991 وەک سزایەک دژی ڕاپەڕینی هۆزەکانی ناوچەکە ئاوی ڕووبارەکانی لەسەر زۆنگاوەکان گرتەوە. بەنسبەت ڕەوشی ئەمساڵ و بۆ خەڵکی زۆنگاوەکان دەتوانم بڵێم ساڵێکی کارەسات بارە. بۆچی؟ بەهۆی کەمبوونەوەی لە ڕاددەبەدەری ئاوی زۆنگاوەکان. سەرچاوەی بژێوی خەڵکی سەر زۆنگاوەکان زۆر کەم بووتەوە. ئەوانشی لەسەر سامانی ئاژەڵ دەژین ئەمساڵ بۆ عێراق دەبێتە گەورەترین کارەسات. بۆچی؟ چونکە ئاو نەماوە. لە ئەنجامی ئەوەش ئالیک نامێنێ و ڕوەکی ناو زۆنگاوەکان لە نێو دەچن. بەڕاستی ئەم ساڵ ئەگەر ئاو نەبێ دەبێتە ساڵی کارەساتێکی گەورە بۆ عێراق. دەتوانم بڵێم ئاسی وشکڵاتن دەگاتە 95%. وشکبوونی لەم جۆرە تەنیا لە سەردەمی ڕژێمی پێشوو ڕوویداوە. ساڵی 1991 تاوەکو 1999 ماوەی 9 ساڵ بە جۆرێک وشک بوو کە وێنەی نەبووە. لەبارەی ئەوانەی ئاژەڵ بەخێو دەکەن ئەمساڵ دەتوانم بڵێم کەسێک ئەگەر 50 سەری هەبوو بێ ڕەنگە 15 بۆ 20 سەری لەناو چوو بێ، واتە نزیکەی 10% لەناو چوون. هەست بە چی دەکەن کاتێک دەبینن ئاوی زۆنگاوەکە بەم شێوەیە داوەزیوە؟ بەڕاستی کارەساتە و بڕانی بژێوی خەڵکە، بۆیە زۆرینەی خەڵکی زۆنگاوەکان کۆش دەکەن و لێرە دەڕۆن. لەنێو ئەم چۆڵەوانی و بێدەنگیە ئەم پیاوە بەتەمەنە هێشتا سەنگەری چۆڵ نەکردووە. لێرە بەتەنیا پێشوازی لە گەشتیارەکان دەکات. خوانێکی بەتام بە ماسی فرێشی زۆنگاوەکان دەداتە میوانەکانی، بەڵام ئەویش دەزانێت چه هاوینێک لە ڕێە و گەرما و کەم ئاوی چۆن دیوەخانەکەی پێچۆڵ دەکات. ئەمڕۆ ئەو ماسیات ڕاو کردووە؟ بەڵێ مەڕاوی ئەمڕۆیە. ئەم ساڵ دۆخی ماسی چۆنە؟ باشە. ئەم ساڵ دۆخی وشکە ساڵی چۆنە؟ وەڵام ئەم ساڵ وشکە ساڵەکە زۆر توندە. باران هەبێ ئاستەکەی بەرز دەبێتەوە، باران نەبێدا دەبەزێ. ئەی دۆخی زۆنگاوەکان چۆنە؟ بەهۆیان بارانی دوایی هەندێک بژاوەتەوە، قامیشەکان سەوز بوون، بەڵام کە ئەو نەما وشک دەبن. چەند لە خزم و کەسوکارەکانت بەهۆی وشکە ساڵیەوە کۆچیان کردووە؟ وەڵا زۆر کەس باریان کردووە، مەڕووماڵاتیان نەما و ئەوانیش کۆچیان کرد. ئێمە چەند ماڵێکین کە لێرە ماوین، گوندی خۆمانە ناتوانین بەجێ بهێڵین و بڕۆین، ئێمە لەسەرەوە دەژین. ئەگەر ئەم وشکە ساڵیە بەردەوام بێت ئەتەوێت چی بکەیت؟ ئەو کاتە ئێمەش دەبێ بیان فرۆشین و بچینە شار. ژیانی ئێمە لەسەر و ئاوەیە، بەڵێ ئاوی ئەو زۆنگاوە نەبێ لە ناو دەچین.
برژەوی بەشێکی خەڵکی ناوچەکە لەسەر ڕاوە ماسیە. ئێواران تۆڕدادەنێن و بەیانیان ماسیەکان کۆ دەکەنەوە. ئەم دوو گەنجە لە کارژێر پێنجی بەیانیەوە چوونەتە نێو زۆنگاوەکە. ئەوان دەڵێن ساڵانی پێشتر 3 سندوق ماسییان دەهێنایەوە، بەڵام ئێستا بە نیوەی ئەوەش رازین. خەڵکی ئێرە دەڵێن تەنیا ئاویان دەوێت، ئەگەر ئاو هەبێت نەپێویستیان بە موچەیە نە هاوکاری حکوومەت. بەیانی کاژێر 6 دەڕۆم، یەکی نیوەڕۆ دەگەڕێمەوە. ئەوەی خوابیدا دەیهێنینەوە، بەڵام ئەم ساڵ زۆر وێرانە، ئاو نەماوە. جاران ئاوەکان نیعمەتێک بوو لە خواوە، ژیانی ئێمەش لەسەر زۆنگاوە. بەڵام ئێستا بارودۆخەکە زۆر خراپە، ئاو دابەزیوە و زیاتریش دادەبەزێ. پێشتر 2-3 سندوقمان دەهێنایەوە. خێرێک بوو لە خواوە. ئەم ساڵ زۆر خراپە. ئەو ئاوەی بە ئێمە گەیشتووە زۆر کەمە. ئێستا هێشتا زستانە و ئاو نییە. هاوین ئەمە هەمووی دەبێتە خۆڵ و خاک. گرنگترین شت ئەوەیە ئاومان پێ بگات. ئەگەر ئاو بێت حاڵی ئێمە هەندێک باشتر دەبێت، بەڵام ئاو نەبێ دەفەوتین، ژیانمان نامێنێ. جگە لەمەش هیچ سەرچاوێکی بژێویمان نییە، نەموچە و نە هیچ شتێک، تەنیا خوا و ئەو ئاوەمان هەیە. ماسیە گەورەکان جیا دەکەنەوە بۆ فرۆشتن و بچووکەکان فرێ دەدەنە نێو ئاوەکە و ئەوانیش دەبنە ژەمێکی ئامادە بۆ باڵندەکان. ئەم باڵندانە ژیانیان پەیوەستە بە زۆنگاوەکانەوە، بۆق و ماسیەکان ڕاودەکەن. کاتێک نێچیرەک لە نێو ئاوەکە دەبینن وەکو موشک خۆیان هەڵدەدەن و ڕاوی دەکەن. بەشێک لە باڵندەکان لە ئەفریقاوە کۆچیان کردووە، دیمەنێکی جوانیان بە ناوچەکە بەخشیوە و سەرنجی گەشتیاران ڕادەکێشن. دوای 4 مانگ دووبارە بەرەو جوبایش پەڕە دەکەوین. ئێستا گەشتینە حوسێم، لێرە خەڵگەمووی وەساوە بەم گەرمایە قاواوە خۆنەوە. اینجا ئێمەش حەزمان کرد دابەزیم زین چۆنە. تەمەن لێەوە کە یەیت چەند زیاتر بەرەو باشوورە ڕۆی ئەوە گەرمترە بێ. قاوەکە ئێرە ڕازان بەراوبانگە با تۆزە قاوە بخۆینەوە و دوای دەفێکەینەوە بە ڕۆشتن. نزیک کەوتینەتەوە لە قەزای جوبایش، یعنی زۆرمان نەماوە بۆ زۆنگاوەکان کە ناو زۆنگاوەکەشە ناوی جوبایشە. بەس لە ڕێگا ئەوەی کە سەرنجی ڕاکێشامەوە بوو کە دەوروبەری جادەکە نزیکەی 4 مانگ پێشە کە هاتم زۆربەی ئاو بوو. بەس ئێستا هەر ئەمەوە دیارە کە زۆنگاوەکەش چۆن وشکی کردووە. با بڕۆین ئەوێ بزانین وەزعیەوێ چۆنە.
ناومێدی و بێزاری بە ڕوخساری خەڵکی ناوچەکەەوە دیارە. هەر کەسێک دەدوێنی نازانێت لە کام کێشەوە دەست بە قسە بکات. ئەم پیاوە بە تەمەنە هەموو ژیانی خەریکی ماسیگرتن بووە. هەرچەندە ئێستا بێکار لە ماڵەوە دانیشتووە، بەڵام دەڵێت بە هیچ نرخێک ئامادە نییە کۆشکە قامیشەکەی چۆڵ بکات. ئەم ساڵ دۆخی ماسی چۆنە؟ پێشتر لێرە ئاو هەبوو، ماسی هەبوو، ئاژەڵمان هەبوو، بەڵام ئەم ساڵ وشکە ساڵیە. ئەوانەی ئاژەڵیان هەبوو لێرە ڕۆیشتن. ماسیش زۆر کەمی کردووە لێرە. بەهۆی وشکە ساڵی قامیشیش نەماوە. ئێرە ئاوی نەماوە. ئیش و کارتان چییە؟ ڕاوماسی ئەەکەیت؟ ئێمە ڕاوماسیمان دەکرد، حەسیریشمان دروست دەکرد، لە قامیش نانی حەڵالمان پەیدا دەکرد. ئێستا کە ئاو نەما ئاژەڵەکانمان فرۆشت. چەند لە دانیشتوانی ئێرە بەهۆی وشکە ساڵیەوە کۆچیان کردووە؟ زۆربەیان ڕۆیشتون. ئەوانەی گامێشیان هەبوو ئەمساڵ هەمویان ڕۆیشتن. خەڵکیش هەبوون گامێشەکانیان لەناو چوون. ژمارەیەکی زۆر لە گامێشەکانیان مرد؟ بەڵێ زۆر زۆریان لەناو چوون. هەبوون 10 سەرگامێش و 40 و 30 و هەمووی بەهۆی کەم ئاویەوە لەناو چوون. کەسێک هەیە بماباتە ناو زۆنگاوەکان؟ بەڵێ ئەحمەد دەتان بات. ئەحمەد؟ بەڵێ. زۆر سوپاس حاجی. زۆر بەخێر بێت. بەخێر بێت سەرچاوە. لەگەڵ ئەحمەد دەچینە نێو زۆنگاوەکە. ئەو لە منداڵیەوە لە نێو ئەم ئاوە گەورە بووە. گەشتیارەکان دەباتە نێو زۆنگاوەکە و پارەیەکیان لێوەردەگرێت. بەڵام چەند ساڵێکە کە هاوین دێت ئەوەی بە درێژایی بەهارکۆی کردووەتەوە لەم وەرزەدا خەرجی دەکات. بە هەر لایەکدا دەڕوانی شوێنەواری کۆچێکی بە کۆمەڵ دەبینی. ئەو شوێنەی کە سەردەمانێک بەرهەمە کوشتتوکاڵیەکەی بۆ ناوچەکانی دیکە دەنارد ئێستا تەنانەت دانیشتوانەکەی خۆی پێتێر ناگرێت. ئەڕۆم بەرەو خواردنەکەی حەجی ئەو چوارمان پێشسا ڕۆشتم ماسی وشتیە برژان ئەمێ بڕۆم زام لێ ماوە ئەم ڕێرەوەش کە پیا تێپەڕین جاران چکو ئاوەکە زۆرتر بوو ڕێڕەوەکە زۆر فراوانتر بوو بەس ئێستا لە هەنە شۆنا بەقە جۆگەیەکی ماوە جا با بڕێن بۆ ئێوە بزانین حاجی و ماسی خۆشەکانی ماوە گەشتینەوە شوێنەکەی حەجی وابزانم حەجی شوێنەکەی چۆڵ کردووە ئەو خوایە ڕاستی شۆک بوو مێرە هەمووی ئاوی لێبوو ئاوی زۆری لێبوو خەڵکە هاتنێرە سەردانیانە کرد سەیتر نە حاجی ماوە نە ماسی نە میوان نە گەشتیار لێرە کە پێشتر بینی بوومان خەڵکە هاتن با بڵێن گەشتیارەوانە لێرە ماسیانە خوار ماسی حەجی بە زواب زام ئەویش سەنگەرەکەی چۆڵ کردووە لەبەر ئەم مشکە ساڵی و گەرمایە چکە لەوانەیە ئێستا ماسی زۆر کەم بوو بێتەوە شوێنەکەش ئەوەنە گەرمە کە بڕوان ناکەم گەشتیاری زۆر وەکو جایان سەر ڕووی تێ بکە با بڕێنە ژووری شەو بزانین چۆنەوێ بینی هەموو ئەو ئاوەدانیە بۆ ئەم چۆڵەوانیە 4 مانگ بوو پێشتر ئێرە خەڵکی لێبوو میوانە هاتن ئەو کاتێک کە من هاتم ژمارەیە گەنجی لێبوو کە لە بەغدا و لە شوێنی ترەوە هاتبوون بە تایبەت بوو ئەم شوێنە بەدەستە کەسی لێ نییە ڕووبارەکانی عێراق سەدا 90 ئاوی وڵاتەکە دابین دەکەن بەڵام بەهۆی سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسێیەوە ساڵ بە ساڵ ڕووبارەکان کەم ئاوتر دەبن. لە ساڵی 1970 بڕی ئەو ئاوەی لە وڵاتانی دراوسێەوە دەڕژانە عێراق 8 ملیۆن مەتر سێجا بووە. بەڵام ئێستا بۆ کەمتر لە 50 ملیۆن مەتر سێجا لە ساڵێکدا دابەزیوە. تورکیا لە چوارچێوەی پرۆژەی گاپ 22 بەنداوی سەرەکی و 45 بەنداوی بچووکی لەسەر دیجلە و فورات دروست کردووە کە شادەماری ئاوی عێراقن. بۆ پڕکردنەوەی تەواوەتی بەنداوەکانی سەر ڕووباری دیجلە تورکیا پێویستی بەوە هەیە بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ بە تەواوەتی ئاوی ڕووبارەکە لەسەر عێراق بگرێتەوە. هەروەها ئێران لە چوارچێوەی پرۆژەی ئاوی گەرمەسێر 14 بەنداوی دروست کردووە کە توانای گلدانەوەی ملیارێک و 900 ملیۆن مەتر سێجا ئاویان هەیە. ئەوەش هێندەی دیکە ڕووباری دیجلەی وشک کردووە
جگەلەوەش ئێران پلانی ئەوەی هەیە کە لە ڕێگەی ژمارەیەک تونێل کە درێژیان نزیکەی 150 کیلۆمەترە ڕێڕەوی ئەو ڕووبارانە بگۆڕێت کە دەڕژێنە هەرێمی کوردستان و عێراق و بەرەو شارەکانی باشووری وڵاتەکەی ئاراستەیان بکات. لە ئەنجامیشدا زۆنگاوەکانی عێراق تین و خەڵکیش برسی و ماند و چاوەڕێی بەردانەوەی ئاون لە وڵاتانی دراوسێەوە. ئێرە ڕووباری فراتە، ئێمە تقریبان لەسەر لە ناوەڕاستی ڕووبارەکەین، بەڵام لە چاو جارانە زۆر ئاسیاوەکە دابەزیوە. جگە لەوەش لە قەراقی ئاوەکان لە ماسی مردووە بینی کە تەنان لەبەر بۆنەکەی ناتوانین پێشە تێپەڕیت و جگە لەوەش مەسەلەن زەلوشتەکان لێرە زۆر کەم بوونەتەوە. اینجا قسەم لەگەڵم پیاوە کرد، باسی ئەوەی کرد کە ژمارەی ماسیەکان لێرە زۆر کەم بوونەتەوە. جاران کە ڕۆشتونەتە دەرەوە یا ڕۆشتون بۆ ڕاوە ماسی ڕۆژان نزیکەی 56 هەزاریان دەستکەوتووە، بەس ئێستا زۆر مەمنونن بۆی کە ئەگەر بکاتە 10,000 ڕۆژانەکەیان. ئاسی ئاوەکە زۆر دابەزیوە و ماسیەکانیش بەشێکی زۆریان مردار بوون. بۆ نمونە ئەلێرەیە ئاوەکە ئەوەندە قوڵە هەتا ئێرە، یعنی تقریبان مەترێک مەترونیوێ قوڵە. موقتەدا جاسم تەمەنی تەنیا 17 ساڵە و هەر لە ئێستاوە لەگەڵ برا بچووکەکەی خەمی خێزانەکەی لە کۆنڵاوە. بەیانیان تاوەکو ئێوارە لەژێر ئەم گەرمایە ڕاوماسی دەکات، بەڵام هەر جارێک تۆڕەکەی کۆ دەکاتەوە باشتر لە سەختی ڕۆژگار تێدەگات. ئیشەکەیان تۆزە قورسە لەو هەتاوەیە وەسن هەموو جارێ با بڵین ئەو تۆڕە هەڵەنە ناو ئاوەکە و ڕای کێشنەوە بزان ئەگەر ماسیەک پێوە بوو بێ. بۆچی ئەو ماسیە مردووانە فڕێ دەدەن؟ ئەوە ناخورێ، کەس نایەوێت، بە کەڵک نایەت، مردووە. ئێستاش ڕووبارەکە تەنیا ئەوانی تێدایە. ڕۆژانە لە فرۆشتنی ماسی چەندتان دەسەکەوێت؟ 10 بۆ 15,000. ئەی پێشتر چۆن بوو؟ پێشتر 200,000 250,000. باسی ئەومانە کرد کە ماسیگرتن لێرەیە دۆخی زۆر خراپە، بەڵام ئەمە یەکێکە لە ڕێگەکانی ماسیگرتن لەم ناوچەیە کە بەداخەوە لای خۆشمان هەیە، کاربایان لە ئاوەکە هەموو ئەو زیندەوەرانێک لە ئاوەکەیان هەمویان وەکو یەک بە بچووک و گەورە و هەموو بۆق و هەموو جۆرەکانی تر ئەکوژێ. ئەوان خەریکی ئەوەن و گلەی ئەویان هەیە کە ماسی کەمی کردووە لەم چەند ساڵەیە، نازانن کە یەکێک لە هۆکارەکانی کەمکردنی ماسی و خراپبوونی ئەو دۆخی ئاوە با بڵێن لە ڕووی هەمە چەشنێتی و زیندەوەرەکانیەوە ئەو جۆرە ڕاوکردنەیە. گامێشەکان سامانێکی گەورەی ئاژەڵی ناوچەکان، بەڵام ئەوانیش بەدەست وشکە ساڵیەوە لە ئاماندانین. کێشان نزیکەی تۆنێک دەبێت، جگە لە گۆشتەکەی شیرێکی پڕ لە پرۆتین و کالیسیۆمیان هەیە. ئەگەر ئاو هەبێت ژیانیان مسۆگەرە، بەیانیان دەچنە نێو زۆنگاوەکان و تاوەکو ئێوارە لە نێو قامیشەکان دەلەوەڕن. بەڵام هاوینان بە دۆخێکی تاڵ و ناهەمواردا تێدەپەڕن و دەیان و سەدانیان لێمردار دەبێت. خاوەنەکانیان دەڵێن لەگەڵ گامێشەکان دەڕۆن، ئەگەر ئەوان ژیانیان نەبێت ناچارن بەرەو شارەکان کۆچ بکەن. عەلی ئاژەڵدارە و بەهۆی وشکە ساڵیەوە زۆربەی گامێشەکانی مردار بوون و زیانێکی زۆری کردووە. ئەو لە سەرەتای تەمەنی گەنجێتیدایە و کاتی ئەوەیە کە بناغی ژیانی دابمەزرێنێت و خەمێک لە داهاتووی بخوات. بەڵام وشکە ساڵی و ژیانی کوولەمەرگی وایان لێ کردووە تەنیا خەمی ئەمڕۆی بێت و بیر لە سبەی نەکاتەوە. ئێرە لە نزیک گوندی حەسشە هەر لەسەر زۆنگاوی جوباییش. اینجا ئێرە ئەوەی جوان بوو کە 4 مانگ پێشسا هاتمە ئێرە ئەو گوندە ڕێک لە ناوەڕاستی ئاوەکەیە بوو، چونکە ئێرە ئاو بوو پشتەوەشی ئاو بوو، بەڵام ئێستا هەمووی وشکی کردووە، یعنی ئەو دیمەن و سروشتە جوانەی هیچ نەماوە. پێشتر هاتینە ئێرە ئاوی لێ بوو بەزەسە هیچ نەماوە. بەڵێ ئاو هەبوو، ساڵێک لەمەوبەر ئاومان هەبوو، نیعمەت بوو. ئێستا بڕوانە هیچ نەماوە، ئاژەڵەکانمان مردن،
دەبێت ئاو بکڕین، ئالیک، ئارد، کا بکڕین. ئێرە زۆنگاو بوو، پڕ بوو لە قامیش، پڕ بوو لە گیا، هەڵمان دەگرت و دەمان فرۆشت. نیعمەتێک بوو لە خواوە، ڕاوەماسیمان دەکرد. ئێستا هیچ نەماوە، ڕۆیشت. نزیکەی 55,000 کەس لە قەزای جوبایش لە نزیک زۆنگاوەکە دەژین. زیاتر لە 60% جوتیار و ڕاوچین. وشکە ساڵی هەمووانی بێزار و ماندوو کردووە. ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ لە ئاماری 2022دا ئاماژە بە کۆچی نزیکەی 3500 خێزان لە کەنار زۆنگاوەکان دەکات. ئامارێک کە تەنیا لە شارۆچکەی جوبایش لە زمانی قایم قامەکەیەوە گەیشتووەتە نزیکەی 1200 خێزان. سەتان خێزان لێرە لە ناوچەی جبایش کۆچیان کردووە و چوونەتە شارەکانی دیکەوە. چوون بۆ کەربەلا و بەسرە و نەجەف و شارەکانی دیکە بۆ ئەوەی بە دوای بژێویدا بگەڕێت. بۆیە لە ڕێ ئەم کەناڵە بڕێزەی ئێوە داوا لە حکومەتی ناوەندی دەکەین کە هەوڵەکانیان لەگەڵ تورکیا چڕکەنەوە. چونکە ئەوەندەی من بزانم زیاتر لە 85% ئاوی فرات لە تورکیاوە دێت. ڕووباری فرات تاکە سەرچاوەی ئاوی قەزای جبایشە. هەرکە ئاوی ڕووباری فرات ڕووی لە کەمی کرد دەبینین ڕاستەوخۆ کاریگەری لە سەر دانیشتوانی ئێرەش دەبێت. دانیشتوانی ناوچەکە لە دۆخێکی ناهەمواردا دەژین. چەند ئاسی ئاوەکەش زیاتر دابەزێت، گیرفانەکان بەتاڵتر و خەڵکەکەش بێئومێدتر دەبن. پیر و گەنج لێرە پێکەوە کار دەکەن، بەڵام وەک خۆیان باسی دەکەن زۆر کات بێشێو سەردەنێنەوە. هەر لە منداڵیەوە فێری ژیانی نێوزۆنگاوەکان دەکرێن. بەڵام ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ڕەنگە تاوەکو ئەو کاتی عەلی گەورە دەبێت ئاوێک نەبێت کە بەلەمەکەی تێدا لێ بخڕێ. عێراق یەکێکە لەو 5 وڵاتەی کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهەوای لەسرە. دروستکردنی بەنداو لەسەر ڕووبارەکانی دیجلە و فرات لەلایەن وڵاتانی دراوسێوە زۆنگاوەکانی وشک و بەشێک لە ڕووبارەکانی تینوو کردووە. دەیان هەزار خێزان لە نزیک زۆنگاوەکان کۆچیان کردووە. بەڵام ئەمە هێشتا سەرەتایە و پێشبینی دەکرێت لە چەندەی داهاتوودا ئەگەر چارەسەرێک بۆ دۆخەکە نەدۆزرێتەوە نزیکەی 7 ملیۆن کەس لە عێراقدا ئاوارە ببن.